ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە لەم دانیشتنە تایبەتەیە بۆ ئەوە دانیشتوین بۆ ئەوە کۆبووینەوە کە هەنگاو هەڵک بگرین بەرەو کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. کۆبوونەوە گشتەکانی ئەنجومەن و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆنگرەی چوارەم بەردەوامی هەیە. لەو بارەوە لژنەی باڵای کۆنگرە سەردانی ئەنجومەنی کۆمەڵی قەزای پێنجوێنیان کرد. ئەندامانی ئەنجومەنەکە بە گەرموگۆڕیەوە ئامادەکاری بۆ بەستنی کۆنگرە دەکەن. کۆنگرە لای کۆمەڵی ئیسلامی خاڵێکی جەوهەری و گرنگە و هیوادانی کۆمەڵی ئیسلامی ئەو شتانەی کە لە کۆنگرەکانی ترە نەیتوانی بە جێبەجێ بکات ئەم جاریان بە باشی بتوانێت جێبەجێ بکات. و دیارە لە چوارچێوەی ئامادە سازیەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ لیژنەی باڵای ئامادەکاری بۆ کۆنگرەی چوارەم هاتنە ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی ئیسلامی. لێرە حملە ئەندامانی کۆمەڵ بە ئەو چین و توێژانەی کە هەیەی بە شەریحەکانی کۆمەڵ گەرموگوڕێکیان پێوە دیار بوو بۆ بەشداریکردن لە کۆبوونەوە گشتیەکان و نوێنەری خۆیان هەڵبژارد بۆ کۆنفرانس. دوای ئەوەی کۆمەڵی ئیسلامی بڕیاریدا ئەم ساڵ کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێت، قۆناغی یەکەمی کۆنگرە کە بریتیە لە کۆبوونەوە گشتیەکان دەستی پێکرد. ئەمڕۆ لیژنەی ئامادەکاری کۆنگرە هاتنە پێنجوێن. ئێمە وەکو ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی ئیسلامی لە خزمەتیان هابووین، پێشوازیمان لێکردن. قۆناغی یەکەم لە خوشکان و برایان ئەلحەمدولیلا بە سەرکەوتوی کۆتایی پێهات. چەند ئەندامێک سەرکەوتن بۆ کۆنفرانسە ناوچەیەکان، دەستخۆشییان لە یەکەم و دەستخۆشی لە تەواوی ئەندامانمانەکەم لە خوشکان و لە برایان کە بە گەرموگوڕیەوە بەشداری کۆبوونەوە گشتیەکانیان کرد. سوپاسی خۆی پەروەردگارەکەین کە ئەلحەمدولیلا کۆبوونەوە گشتیەکان لە ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی ئیسلامی بە سەرکەوتوی کۆتایی پێهات. لە کۆبوونەوە گشتەکاندا ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێدرێن و دوای تەوابوونی کۆبوونەوەکان سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە سەر شوێنی بەستنی کۆنگرە بڕیار دەدات. سەردانی شاری پێنجوێنی خۆشەویستمان کرد وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ خوشکان و برایان و لەقی قوتابیانی پێنجوێن کۆبوونەوەمان کرد و ئەوان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژارد بۆ کۆنفرانسەکان. هەر سێ ئۆرگانەکە بە گەرموگوڕی ئامادەی کۆبوونەوەکان بوون، نوێنەری خۆیان هەڵبژارد و بە سەرکەوتووی کارەکان کۆتایی هات. لە هەموو سەردانەکانماندا چی لە مەڵبەندی حوتی چەند شەماڵ، چی لە مەڵبەندی دوانزەی شارە زوور کە یەکەم سەردانمان بۆ قەزای پێنجوێن بووە، ئەوەی دڵخۆشی کردوین ئەم کۆبوونەوەنە بە شێوەیەکی ڕێک و پێک ئەچێ بەڕێوە بە شێوەیەکی ئاسایی و گەرموگوڕی و هاتنی ئەندامان بەدەم کۆبوونەوەکەوە بەشداریکردن لە چاوەنووسی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەی چوارەمدا بەشداریکردنی فعلی و کارەی ئەوان دڵخۆشی کردوین لە هەموو شوێنێک ئەو گەرموگوڕێکەی بینی جێگای خۆشحاڵیان. کۆمەڵی ئیسلامی کوردستان وە یەکێک لێزە دیارەکانی سەرساحەی سیاسی هەرێم بڕیاریداوە کۆتایی ئەم ساڵ کۆنگرەی چوارەمی خۆی ساز بدات و تێیدا بەرنامەکاری سیاسی و بانگەواز بۆ 4 ساڵی ئایندە نوێ بکاتەوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.